سڵاوی کامەران حاجی عومەر وستافی باسی ڕۆژتان لێبێت. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لە ڕێگای فتوایەکەوە داوا لە خەڵکی کوردستان بە تایبەت ژنان و ئافرەتانی کوردستان دەکات کە شەوانە ناکرێت سواری تەکسی بن ئەگەر بێت و شۆفێرەکە نەناسن. دەڵێن لە ڕابردوودا کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی دروست بووە، کێشەکان قێزوەنن، کۆمەلگای بەرەو ئاقارێکی خراپ بردووە، نابێت ئیتر لە مەودووە هەر ئافرەتێک شۆفێرەکە نەناسێت لەگەڵی بڕواتە شوێنێک ئاوەدانی بێت یان دەرەوەی شار. لە بەرامبەردا ئەنجومەنی خانمان دەڵێت ئەم بڕیارە پێشەڵکردنی ئاشتەواییە، پێشەڵکردنی یاساکانی تایبەت بە پیا و ئافرەتە، نایەکسانی دروست دەکات لە نێوان پیا و ئافرەت. بابزانی لە سەرەتادا بەشێک لە شۆفێران کە لێرە ئامادەن بابزانی ڕای شۆفێران تەنانەت ئەو خەڵکەشی کە هەمویان خێزانیانەیە خوشیانەیە کەسیانەیە کاسبن ڕایان چێ لەسەر ئەو فتوایە. سڵاوت لێبێت تۆ شۆفێری تەکسی فتوایەکەت چۆن بێنی؟ وەڵی فتوایەکە مەسەرەن یعنی معقول نییە برێ ئافرەت نابی سواری تەکسیبی بەتەنێ و ئەوە یعنی ڕاستە سایق تەکسی خراپ هەیە تێکرد بە سایق تەکسی باش بووە مەسەرەن سایق تەکسیە ڕاستە وەڵی ئەم بەخۆم جێم لێ بۆ دەرێ ئەم ئافرەت نەبی سوار ناکەم فعلەن هەیە من بەخۆم جێم لێ بووە لە عینی کات ڕەتم دایتەوە گوتم ئیوەش هەیە چاوەڕێی داکە خوشتی تو دەکا بەتەنێ سواری تەکسی ببیت یعنی ڕوو بەڕوو پێم گوتێ بەبێ ئەوەی لێ بترسێمیان ئەوە باشە تۆ لەگەڵ فتوایەکەی فتوایەکە مەسەرەن نابی ینی ئافرەت هەیە مەسەرەن عادەتی زەروری ینی ناکرێت سایق تەکسی باش لەگەر سایق تەکسی خراپ براورد بکرێت طبعاً ئەمن ئافرەت هەیە والله سێ مانگە هەستوم پێ کردیان لێرە گەیشتە من مەرحەبای لەم کرێ گوتم ناتناسم دەرێ من سێ مانگە لەگە تو هەستوو دەکەم کو ئەمنیە دەرێم والله تەماشای مساوتم نەکردیا بە هیچ نەوعەتی یعنی کو دەبی ئەمنی لەگەی ئاشازی بەراورد پێ باشە ئازاری دای ئەو فتوایە تۆش وەکو ساری ئازاری ئارێ وەڵا چونکە ناکرێ ناشگونجێ بەڕاستی هەموو کەسێک خراپ نییە کەتکەتێک خراپە ئەویش ئەوە ناکرێت بێ هەموو سایق تەکسیان خراپە بەڵام کار زۆر جار دەگوترێت ینی فتوواکە دەڵێ کاکە ڕێژەی تاوان زیادی کردووە هیچ مەسەلە پەیوەندی بەچیدا وەڵی پەیوەندی بە کەسەکە بە شخصەکەی وەیە یعنی شخصەکە ئەگە بە تەکسیش ئەتوانی چیت کەش خراپی بکە نەک بێم ئیلا سایق تەکسی سایق تەکسی هەیە دەرێ ئەمن ئافرەت نەبی سوار ناکەم ئافرەت نەبی دەرێ ئەمن سوار ناکەم باشە کەوایە ئەگەر سایق تەکسیەک بەم شێوەیە قسە بکە فتوایەکە لە جێگای خۆی نییە لە جێگای خۆی نابی تەڕویشی پێکەوە بستێنی دوایە کاکە لۆ ئیجازەی نادەنە ئافرەتان لەزگەچی خاصیان نەبی با ئیشی تەکسی بکەن خاص لۆ تایبەت بە ئافرەت بی مادەم ئەوایە مادەم ئەوها لێ دەپێسنەوە مجموعە سایق تەکسێکی ئافرەت دەستگەتی خاصیان پێوە بیکەرزانەوەی ئافرەتانە بە ئەوانە خاص ئافرەتی سوار بکەن باشە خاص تۆ دەتەوێت و جیاوازێ دروستبی ینی ئافرەتان دەڵێن ئەنجومەنی خانمان دەڵێن کاکە ژن و پیا فەرقی چییە هەر ئەم فتوایە ئیهانەیەکی گەورەیە هەم بۆ سایق تەکسی هەم بۆ پیا و هەم بۆ ئافرەتیش کاکامەران ئەمن ئەوە 5 ساڵ هەیە مجموعە ئافرەتی هاتووە پێیەکەم خاستن تەڵەبەی کولێ بوون ئێستاش کە لا هزار ئێستا هاتوویان پێ دەکەم وەچ خوشکۆمە نەک ئەوە بابی هاتیە گوتی لە تو زیاتر لەگە یەک تەکسی سوار نابیتن لێرە چەند ئەوە هەموو شوێری تەکسینا لەوانە چەندم ناتوان برێم هەمویان باش ناتوان برێم هەموو شەقرا بەڵێ هەندێک جار ناوی سایق تەکسیەکان بە باش ناخوێندرێتەوە ینی من لەگەڵ هەندێک ئافرەت مقابلەم کردووە قسەم لەگەڵ کروندەڵێ کاکە ئەگەر بزانن ئافرەتون زۆر پرسیاری نابەجێ دەکەن وانە گەنجی نانگۆ پێتان وایە وانە سایق تەکسیەکان هەندێک سایق تەکسی هەیە لەگەر ڕێزمانێ بەس ژنی سوار دەکە لە دوژنانە لە دوشتی خراپە و لە دوشتی خراپە بەس ناوێتە ڕۆژیش بسێنی ستا بخۆم سایق تەکسی نیوە ئەوانە ئەو بەتەمەنانە سایق تەکسینە فەقیرانە ژیانیان لەسەوەیە ژیانیان لەسەوەی حاجی چی دەڵێت بۆ ئەمە وڵی شەچی بەسەلا ئەوە نییە برێم هەموو سایق تەکسیە گوێکی یەک نییە لەگەڵ فتوواکەی یانە فتوواکە گەر مەسەلا لەگەر ئەوەی خراپ سوار بێتە میش دەرێم باش نییە مەسەلا لەگە هەموو کەس سوار بەڵام تۆ چەند ساڵە سایق تەکسی وڵا ئەوە 10 ساڵەیە 10 ساڵە تەمەنت چەندە بگورێکە و پرسیارەش دەکەم وڵا تەمەنم چیە ناو تەمەنێک باشە معقولە فتوایەک بۆ سایق تەکسێکی وەکو تۆ دەربچێ ینی تۆ هیچ پەیوەندی مەسەلا بەوەی وای نییە داخوا کەسا من
سايق تاكسي مالو من هم هروتشيه كتزلا سوار كم سوار كم اويني يعني شي بەڵام ئەو نەیگوت یا ئافرەت بە تەواوەتی نابێت سوار بێ لەگەڵ تەکسی ئەو دەڵێ ئەگەر نەیناسی دەڵێ ئەگەر نەیناسی سەرتا بخیرات نادەکەم ئەوە پەیوەندی بۆی وە نییە کە ساق تەکسی بی تەکسی نەبی ئەگەر ئافرەتێک خراپەکە بکە هەر دەکا ویان نا خۆی ساق تەکسی ئێستا مەسەلەنەوەی چەند هەزار تەکسی هەیە لەناو هەولێر ویان نا هەمووی هەر خراپ نییە خۆی هەر لە ڕنگ مەسەلەن سەرچاوی ببینی ئافرەتەکە دەزانێت ساق تەکسی خراپیان تۆ خراپ لەگەڵ ئەوەی ئافرەت بە شەوا لەگەڵ ساق تەکسی سوار بێ قورآن ئەگە زەرور نەبی ناوەڵای باسوار نەبێ با سوار ویان نەبێ. ئەگە ئارەتەکە زەروری بێ قەیری ناکە ئەگە زەروریش نەبی ویان نا بەجددی من دەمەوێت ڕێی ئێوە بزانم هەر سایق تەکسیە تەحەڕش بە ئافرەت دەکا یان ئافرەتی شەیە جاری وا هەیە تەحەڕش بە سایق تەکسی دەکا من ئافرەتی مەسەلەن لە دوو تشقلێ دەگەڵی هەیە. ئەوانەیە ئەمە بەسەر هاتووە؟ ناخۆم بەسەر ناتێ بەس برادر بەسەر هاتیە ئافرەتی مەسەلەن دەیوێ بەخود ساقەکەی مەسەلەن بۆ کاری خراپ بیباتە پێم بڵێ ڕاتان چێ لەسەر فتواکە یەشێتی زانایان کە دەڵێ جائز نییە ئافرەت بە تەنیا سواری سەکەی تەکسی زۆر جوانە یعنی چکە پیا شەوان پیا لە ماڵە یعنی برای هەیە یعنی محڕەمەکەی خۆی لە ماڵەیە دەتاین ئەو بگەینتە شوێنێک یعنی جائز نییە ینی ئەمە ڕێگری دەکات لە هەموو حاڵەتێک ئەگە زەروریش بیان مۆبایل هەیە ئێستا کەم شوێنێک نێزیک دەکاتەوە یعنی دەتاین لۆبرایەکت بکەی لۆداکت بکەی ئێسەیەک بەخۆم ناتام شەوان سواری تەکسی بۆم ناتوانین ناتوانم باشە متمانە بە شۆفێرانی تەکسی ناکەیت تۆ بڵێ ئێستا پیاوەکەم بەخۆی سایق تەکسیە یعنی پێی محتیاجە باشە پیاوەکەت سایق تەکسیە بەڵێ. بەڵام لە هەمان کاتدا تۆ متمانە بەخۆم سوار نابم بۆ حەز ناکەم لەبەر چ کێشت چیانی هیچ کێشەیەکشم نییە یعنی پرسیتەیە لە سایق تەکسی نام زاری بەخۆی دەری زۆر پێ محتیاجە لۆ سوار نابی دەرم نا یعنی زۆر شێ لە تەلەڤیزیۆن پیشاندا هەم کەسێک ناوی یعنی ترس لە ناخت دروست ترسێکی ناخۆم دروست یعنی زۆر شێ لە فەیسبوک لە ڕووداوەکان پیشاندا هەم ناتای هەموو پیاوەک بچیەک سیر بکرێت باشە تۆ پێت وایە ئافرەتێک سواری تەکسی بێ حتا ئەگەر پیاوەکەش یعنی شۆفێرەکە سایق تەکسیەکە بە شێوەکان نیەتیشی خراپی ئافرەت نەتوانێت بەرگری لە خۆی بکە وڵاهی ئەگەر ژن بۆ خۆی نەیەوێت ئەنی هیچ کەس ناتوانێت ژن ئەگەر بۆ خۆی نیەتی لە شتێک نەبێت ینی شۆفێر ناتوانانی بە زۆر خێر ناتوانانی باشە ئەنجومەنی خانمان دەڵێ فتواکە لە جێ خۆی نییە ئەمە ئاشتەوایی دەخاتە مژێر چوزانم مەترسیەوە و یا نایەکسانی دروست دەکات تۆ لەگەڵ لەم ڕێیە یانیش وەکۆ خاتونە دەڵێ فتواکە ڕاستە نایەکسانی دروست دەبی لەگەڵ فتواکەی یەکێتی وەڵا نارم هەر کەسە و دەگەڕێتەوە ڕێی خۆی سرە خۆی بەڵام ئەو دەڵێت جایز نییە ینی سبێنێت تۆ بچیت ینی خەڵک کۆمەلگا دەڵێ ئەم ژنە بە شەو سواری تەکسی بوو ئێوە هەموو شت لەناو ئەوێ ماستی خراپ هەیە بەس هەموو کەسە دەگەڕێت و سرە خۆی باشە پێت وایە شۆفێرەکان خراپ بن ئەو بڕیارە دەرسی زۆربەی تاوانەکان لە ڕێی شۆفێرانی تەکسیە تەبان کەسی خراپ شێ هەبووە تۆ بینیتە ناوەڵە بەخۆم نەبینیوە باشە ئەگەر ئافرەتە خۆی ڕازی نەبێت سایق تەکسی دەتوانێت شتێکی لەگەڵ بکە ناتوان تۆ دەڵێ چی وڵای دەڵێم ئەگەر دەکەوت و سرە خۆی شخصەکەی کە باش بیان خراپی کەسەکەش وڵی لەو زمانی یعنی لەو دنیایدا لە کورد ئافرەت نابی ینی لە شام بستە دەری چونە دەرەوە بەڵام دەبینی کەسێک نەخۆشە تازیەکە حالەتێکی تاڕەیە چی دەکەیت تۆ دەڵێ جایز نییە شۆفێرەکە نەناسی هەیە شۆفێری شخصی خۆی هەیە یعنی تەکسی شخصی خۆی یەکسەر تەلەفۆنی لۆ دەکەوت جوابی دەدا پێویستی بە فتوا هەیە ئەمە ناوە تۆ دەڵێ چیدایە تۆ پێت وایە ینی سایق تەکسە لەگەڵ نەیناسی شەو لەگەڵی سوار شتێکی حرامە سوار نابوون سوار نابی فەرقی هەیە ڕۆژ و شەو ئەگەر یەکێک بە ڕۆژ سواری تەکسی بێ بە شەوش سواری چ فەرقی هەیە فەرقیە بەڕای من فەرقیە ینی فتواکە تۆ لەگەڵی دا یان لەگەڵی فتواکە یەکێتی زانایە باشە بەس ئەنجومەنی خانمان دەڵێ ئەم فتوایە نایەکسانی دروست دەکە هەموو سایق تەکسی خراپ نییە ڕاستە لەوانەیە هەمووی خراپ نەبێ بەس ڕەنگە هەندێک خراپ بێ وای کردی ئەوەکەی کەس خراپ بێ ئەوەکەی ترش خراپ باش تۆ متمانە بە هەموو شۆفێرێکی تەکسی ناکەیت نەخێر باشە شەوان ئەگەر حالەتێکی تاڕە دروست بوو گوت خوا نەکە بڵێن گوتیان خوشکەکەت نەخۆشە بە پەلەوەرە سیارە شت نییە چۆن دەڕۆی چاوەڕی چی دەکەیت
وڵا حتمما هەردێ بە تەکسی بڕۆی کەسێک بیوێ خراپە بکە پێت وایە بەس لە ڕێی تەکسیەوە ڕێی تەکسیەوە نییە لە ڕێی تەکسیەوە نییە بێ خراپ بکە شەو بیان ڕۆژبی جیاوازێکی نییە جیاوازی نییە تۆ ئەگەر لە حالەتێکی تاڕێت دروست بی شەوان پێدا ئاسایە سواری ئاساییە پێدا ئاسایە زۆر ئاسایە ئافرەت دەتوانێت شەوبی ڕۆژبی هەر کاتێکبی احتیاطیە باشە تۆ وەکو ئافرەتێک ئەگەر سایق تەکسێک نیازیشی خراپ بێ بۆ ئافرەتێک ئافرەت دەتوانی بەرگری لە خۆی بکەیان دەتوانێت هەموو کاتێک ئافرەت دەتوانێت بەرگری دەتوانێت هیچ کەمتر نییە لە پیاو ناخێریش کەمتر نییە ئەگە ئافرەت بۆ خۆی ئافرەت بێ پیاو ناتوانێت دەست ئەوەی کە ینی شۆفێری تەکسی ناتوانێت ئێستا فتووا دەرچووە دەڵێ ژن نابێ شەوان لەگەڵ سایق تەکسێک دەربچێ نەیناسێت تۆ بۆ فتوایەکی باشە لەبەر چی باشە لەبەرەوەی ئافرەت بەتەنێ جوان نیە ئەو ئافرەتە دەبینێ ئەو پیاوە باشە خراپ نازانی دەبین تا عەدالی دەکات شتێکە لە ڕێیە هەموو سایق تەکسی خراپ بێ نا هەموو سایق تەکسی خراپ نییە باشە ئەو ئافرەتە دەبینی کارێکی دەبێت ئەو دەڵێ جایز نییە تەنانەت باز دەکرێی تەکسیەکەش دەکات دەڵێ ئەگەر نەیناسێ ینی دەچێتە قالبی چوارچەوەی حرامەوەش بەڵێ ئەگەر نەیناسێ ئافرەتەکە گوناحە ینی پێم باش نییە لەگەڵ پێت باش نییە تۆ لەگەڵ ئەگەر خزمێکی خۆی نەبێنە غەڵەتە بەڵام ئافرەتان دەڵێن کاکە ئەمە عیبە ئیهانەیە بۆ شۆفێر ئیهانەیە بۆ ئافرەت ئیهانەیە بۆ پیاو تۆ دەڵێ چی من بخۆم سایق تەکسیمە ینی یانی چۆن دەیانی بڕیارەچەوەها ینی لە جێ خۆی نیە ینی یەشەتی زانان ینی حەقوە ینی لە زیاتێ فتوای گرنگتر هەیە لەوەی دەرکا ئەنی ئێستا وەکو سایق تەکسیەکانی من 8 ساڵیش تەکسی دەکەم 8 ساڵ ینی چیژم هەیە ئەجنەبیە ینی سعات 12 شێ تەلەفۆنەوەم دەکات ینی دەڵێ دەستمە پێش دەرکەی ئەو زارەکە ئێستا بۆ تۆ دەبتە کێشە بەڵام ئەو دەڵێ ئەگەر بیناسی ئەو دەڵێ ئەگەر بیناسی شۆفێرەکە ئاساییە خۆ ئەو ئەجنەبیانی ئەم چ ناسیە من لە زادێ من ناسیە ئانی خۆشەر نییە من ئەوە لێوێن دەرم دیتی بەس ئانی چ پێش دەکات کەسی لە بازارتان دەکات کەسی لە بازار ناکە ینی ئەگەر ئافرەت بی ینی سایق تەکسی چ تەشخەڵە پێ بکە ناتوانی بە هیچ شێوێک ناتوانانی زۆر زار دەڵێن کاکە یەک دوگمەیە دەرگاکە دادەخا دەیباتە شوێنێکی خراپ ئافرەتەکەش هەندێک حالت باسدەوە دەکات دەڵێ ئافرەتەکە تعدای لێ دەکرێت پاشان دەچێتەوە ماڵ ناتوانانی تەنانە سکالە لە لای باوکی برای دەڵێن حیایی دەچێت بە هەر شێوەیەکی بیانی ئەگەر ئافرەت یەک ئەنجومەنی خانمانی یەکەم شت بەڵەیەکە بۆ خانمانی کوردستان با جویان لێم بی من هاوڵاتێکم لە کوردستان دەژم لە ناو وەزعەکەشدام تۆی بەڕێز کە ئەو فتواوە درراوە هەم مامۆستایانی ئاینی کۆمەڵک کێشیان چۆتە بەردەست قێزەون و کۆمەلگای تێک تۆ لەگەڵ ئەوەی تۆ لەگەڵ فتواکردنەوە بدەمکردنەوە نەدەی ناتوانین فتواکە بدەوە بینەری گوێ لە قسەکە دووەمیان هەم جەنابەت کە ئەعلامی و لە ناو دنیای دەسەڵاتی چوارەمدای کۆمەڵک کێشەیوات بەرگوێ کەوتووە لە کۆمەلگای کوردی ئێمە بەڵام ئەوانە لێیان کردووە ئێوە کوردوتانە ئێوە کوردوتانە تاوان بە ئەمە بچین مافی ئەوانیش نەخۆی باش کەو فتویانە دەڵێ سایق تەکسی خەنە ئەو ئافرەتیش سواری شەوی بەڵام دەڵێ نەیناسێ نابی سوار بێ ڕستق بڕ نابنێەوە ئەگەر ئافرەت لەگەڵتان سوار نەبێ ینی ئەمە ڕستق بڕ نابنێەوە دەرفەتان کەمتر ناکاتەوە کێشێکمانێ لە کوردستان ئەو برا سایق تەکسیرانە یەک مەعاشی نەبی ئەوە من هەیەکی هەیە حەقی خۆی حکومەت بچ لەگە بڕیارەکەی لەگەڵ بڕیارەکەمدا بەو شێوەیە سایق تەکسی بناسرێ من گەنجێکم مەعاش خۆرم شەوانە تەکسێکم کردووە بۆ ڕابواردنی خوشکوداچی خۆم هاتووم بەگۆڕێ خوشچیت و خوشیەچکێ باریکەم بەڵام من هەی خۆم بی هەم کاسیبێکی حەڵاڵەکەم و پارێکی حەڵاڵ دەبەم و ماڵەوە کاسیبێکی جوان دەکەم دەست بۆ ناموسی خەڵکی شناوم بەسەوە سایق تەکسیەکان شاهدن ئەوەی کە بۆ کاسیبی نا بەڵام بەقەدر ئەوانەی کاسیبی دەکەن بۆ بژێوی ژیانەناندەش بۆ باشە کاکە من پسارشکە لە تۆ دەکەم بەجێ باشە یەک دقە جان یەک دقە کاکی برا پێت وایە ینی ئافرەتێک ئەگەر بوێ کارێکی بەدڕەوش بکە بەس لە ڕێی تەکسیەوە دەبێ بەڕێی تەکسیوە نیە لە زۆر ڕێگەی دیە ئەگەر مەقسەدی کاری باشە بۆ تەکسی بەڕێی تۆ بۆ دەبێ شۆفێری تەکسی قەدەقە بێ ئافرەت لەگەڵی سوار بێ یعنی ئەمە بەستم لەوە نییە تۆکو هاوڵاتیە خوشکت هەیە دایکت هەیە خوشکم هەیە دایکم هەیە ئەم فتوایە لە قازانجی باشترکردنی کۆمەلگەیە
یان دروستکردنی جیاوازیە کە ئافرەتان وا دەڵێن فتواش دەڵێ خزمەتی ئافرەت و شۆفێری تەکسی دەکات. لاوە کێشە نییە ئافرەت دەگەێت ساخ تەکسی سوار بچ کێشەیە ئەگەر بەخۆی باش بی و ڕێک پێک بی کێشە دروست نابی دروست نابی نەخێر یعنی کەوایە بە شێوەک لە شێوەکان تۆ لەگەڵەوە نی جیاوازی دروست بینێ نێوان ژن و پیا و نەخێر ئەو شتە لەگەڵەوە نی لەگەرەوە نی مەسوکە شەرتی خۆیتی هەموو کەسێک مەقسەدی ئەوی مەقسەدی خراپە بێ و ئەوی مەقسەدی باشە مەقسەد لە دەستە خۆیتی ئەوە دەڵێ لە هەر کاتێک فتوایەک دەردەچی مامۆستانی ئەنی فتوایەک دەردەکەن دەردێکی دەبێ ئەو دەردە چارەسەر بێ بەس بەڕاست بە بۆچوونی ئێوە ئەم فتوایە ئەو دەردە چارەسەر دەکا یان دەردەکە گەورەتر دەکە زانیکوە ئیما لە ناو سیستەمی ئەو ڕۆکانە خەڵک هەر ژیانەتی فەقیرەکەی دەکاتەوە ئاگا نێبی چی جیاوازێکی بە شێوێ ئەگە ئافرەتێک لەگەڵ تەکسی سەرکەوت ئەگە ئافرەتەکە خراپ نەبوو کابرای تەکسی زەلام ناتوانێت چا لە چای ژنی بکە ئەگە ژن مەقسەدی ئیشی خراپ نەبێ فتوایەکە وەکو پێویست نییە وەکو پێویست ئەو برادرە دەڵێ دەردەکە چارەسەر دەکە تۆ پێ دوانێ دەردەکە پێمانێ چارەسەر چارەسەر نابێ زین بۆچی ئێمە هی هاوڵاتی دەمەمان دەستمان لە ناو دەست یەکدابێ ئێستا بیدایەت حکم بن و قەسرە لێرەدا چکە بۆ خۆیان تەکسیەکان هەمویان نەزانن لە وڵاتی مە تەکسی هیچ خاوەنەشی نییە تاکسی خاوەن نییە ئەمن ئەو ڕۆکانی ئێستا ڕێخستنەوەی بۆ دەکەن ئێستا با ڕێخستنەوەی بۆ دەکەن ئاگاداری کە تەکسیەکان ڕێندە ئەمە چارەسەر فتوواکە چارەسەر لۆگۆیەکە باش چێ لە ئێوە چێ لە ئێوە چیرۆکێکی جێ لێ بووە چێ لە ئێوە چیرۆکێکی جێ لێ بووە لەوەی کە سایق تەکسێک تەعەدای لە ئافرەتێک کردویان ئافرەتێک تەحەڕۆشی بە سایق تەکسی چێ ئاخر بە چیرۆکەکەم بۆ باس چیرۆک چیرۆک هیچ کەس سایق تەکسێک نییە تەعەدای لە ژنی بکە ئەگە ژنەکە تەعەدای نییە گەمەی بە سایق تەکسینەکە بە خۆم 15 سارە تەکسیم بێە هیچ عادەتی هەم نەدیتە هیچم نەدیتە هەمووی سیناریوە برێن سایق تەکسی لە فرانە جێ ژنە شێرگێتێ بە لە جادێک ئەوەی ئەو شتەی بکە ئەوەی لە دوو شتەی بێ شتەی هەناکە ئەم لەگە لە دوی شێ قۆر بم باشە بەڵام ئەو قاف دەڵێ یەکێتی زانایان دەڵێ دەڵێ کاکی برا وەرە ئەگەر تۆ باوەڕ ناکەی وەرە من ئامارت دەمێت چەند سایق تەکسی لە ناو تەکسیەکەی تەحەڕۆشی بە ئافرەت کردو و دەستدرێژەی سێکسی کردۆتە سەر نییە شتا سایق تەکسی نییە نییە وەرە دەگەم سوار بە لەو هەولێرەی کە ئێستا سێ تەکسیمەیە لە خەت شەقراوە لێرە ئیشەکەم خەتم بە 2 دەفتەر و 75 وەرەقەیە ئێستا هاتێ لۆبی لۆ مۆرەت و مۆزەفی واز لۆبینە معاش 500 پێشمەرگە بەچ بەڕێت باشە تۆ لەگەڵ فتوایەکەی لەگەڵ فتوای یەکێتی زانانی کە دەڵێ نابێ ئافرەت شەوان لەگەڵ سایق تەکسێکی نەناسرا و سوار بێ هێستا گۆڕێنیە باش سەعاتێش لەگەڵ فتواکەنی لەگە فتوایەکەنی یەکێتی زانانی ئاینی دەڵێت فتوایەک ئیتر بۆ لە مەودووە بە جائیزی نابینین ئافرەتێک لەگەڵ شۆفێرە کەنەی ناسێ سوار بێت ئەنجومەنی خانمان دەڵێت ئەمە پێشەڵکردنی کەرامەتی ژن و پیا و تەنانەت پێشەڵکردنی بە شێوک لە شێوەکانی ئەنی بۆ شۆفێرانی شتێکی باش نییە تۆکو چاڵکوانێک چی دەڵێ دەبارە بەڕاستی ڕوونکردنەوەی یا فتوایە گرنگەوەی لە ئەنجومەنی باڵای فتواوە دەرچووە من دڵنیام ئەمە ڕای کۆی گشتی هەموو یەکێتی زانایان نییە بە دڵنیایشەوە ئەوە دەڵێم چونکە بای ئەوەندە کەسانی زانایی و زانایان و دینناسانمان هەیە کە پێشکەوت و مێشکراوەنە بەڵام بەڕاستی ئەمەی کە ئێستا ئەمەی کە بڵاو کراوەتەوە دش بە هەموو پرەنسیپەکانی مافەکانی مرۆڤە خات و کۆسەر ئەوان دەڵێن ئێمە مەبەستمان لەم فتوایە بۆ ئەوەیە ڕێژەی تاوان دەست درێژەی تەحەڕۆژ بۆ سەر ئافرەت کەم کەینەوە خۆی ئەگەر ڕاستە حاڵەت هەیە ئەمە حاڵەتە لەوانەیە هەندێک حاڵەتی وا هەبوو بێ بەڵام ئەمە نەبووتە دیاردە هەتا گەر دیاردەش بێ ئەمە ئیشی یەکێتی زانایان نیە و بۆ بە فتواش حەل ناکرێ ئەمە ئیشی لایەنە پەیوەندیدارەکانە ئیشی ئەنجومەنی باڵای خانمانە ئیشی بەرەنگاربوونەوەی بەڕێوەراتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە بەڵام لە هەمان کاتیشدا زۆر جار دەگوترێت ئەنجومەنی خانمانش تاوکو ئێستا خزمەتێکی ئەو توی ئافرەتانی نەکردووە بە شێوەیەک لە شێوەکان کۆمەلگاکەی بەرەو کرانەوەیەک بردووە کە زۆر جار ینی وای کردووە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان دەستگایەکە داڕێژەری پلان و استراتیژە دەستگایەکی جێبەجێکاری نییە بۆیە
ناکرێ هەموو پرسەکان بگەڕێتەوە سەر مؤسسەیەکی تایبەت پرسی ئافرەتان پرسێکە ئەبێ بە مؤسساتی بکرێ ئەبێ کاری هەموو لایەک بێ نابێت تەنها پەیوەندی هەبێ بە یەک مؤسسەوە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان پلان و استراتیژی داڕشتووەوە ئەرکی یەکێتی زانانە ئەرکی لیژنەی فتوایە ئەرکی وەزارەتە پەیوەندیدارەکانە ئەرکی کۆی گشتی کۆمەڵگەیە کە بێ چارەسەری کێشەکان بکە بێ ئەو پلانانە جێبەجێ بکە کە لەلایەن ئەنجومەنی ناوبراوەوە داڕێژراوە. باشە پێت وابوو دەبایە ینی لیژنەی فتوە مەشوەرەتی لەگەڵ ژنانیش بکردوە سەبارەت بەم فتوایە یان وڵاهی ئەسڵەن سەرچاوی ئەو فتوایە دیار نییە چۆن بۆ و لە چیەوە بووە ڕاستە لەوانەیە هەندێک حاڵەت چوو بێتە بەرچاویان و ئەم بڕیاریان لەسەردا بێ من پێم وایە ئەمە فتوایەکی زۆر تاگلایەنانەیە. ئێوە وەکو ئەنجومەنی باڵای فتوە لەم بارودۆخی ئێستادا فتوایەک دەردەکەن باشە با بزانین بۆچی ئەم فتوایە بە تایبەت بۆ ئەم پرسە لە ڕاستیدا پێم خۆشە ڕوومبی بۆ بەڕێستان بۆ بینەرانیش کە فتووە لای ئێمە دەرناچی بە هیچ شێوەیەک هەتا پرسیارمان لێ نەکرێ واتە هەر کەسێک پرسیارێک بکە ئێمە پرسیارەکە ببینین کە بارودۆخەکەەوە ئەخوازی وەڵامی بدەینەوە ئەنجومەنی باڵای فتووە کۆبوونەوەی لەسەر دەکا بەبێ ئەوەی پەلە بکە لە بابەتەکە دیڕاسە دەکا لە ڕوانگەی مەقاسیدی شەریعە لە ڕوانگەی مەسلەحەت قسەی لەسەر دەکا و ڕوونکردنەوەی لەسەر دەدا کە گوتمان پرسیارمان لێکراوە ئەگەر پرسیار نەکرابە ئێمەش ئەو فتوایەمان دەدا. باشە پەیوەڵام ئێوە زێدە بوونی ڕێژەی تاوان بە تاکید ویستم ئەوە بڵێم ئێوە وەکو ڕاگەیاندن ئاگادارن کە کەسانێک کە شوفێر تەکسینە یاخود خۆیان بە شوفێر تەکسی دەناسیێنن هەندێکیان هەمویاننا کۆمەڵێک تاوانیان ئەنجام داوە ئەفرەت لەگەڵ یان سوار بۆ بردویانەتە بۆ دەرەوەی شار شتی نەخوازرا و زۆر ڕووی داوە و خۆشتان باستان کردووە تەنانەت شوفێری تەکسی هەبووە پیاویش بووە بردویانە لە دەرەوە کوشتویانە و سەکسەکەیان بردووە ئەم حالەتانە ڕووی داوە بۆیە ئەنجومەنی باڵای فتوواش بە پێویستی زانی کە وەڵامی پرسیارەکە بداتەوە بەڵام کە قسە زۆر لەسەر ئەو فتوایە دروست بوو لەبەر ئەوەی کە لە ڕاستیدا پرسیارەکەش ئەگەر لەگە فتوایەکە بخرابا ڕوو لەوانەیە ئەوەندە قسە نەکرابایە کە پرسیار لەوە دەکەن ئایا بە شەو لەگەڵ ئافرەتێک لەگەڵ سایق تەکسێکا بڕواتە دەرەوە یاخود بۆ ڕێگایەکی دوور بڕوە کەسیان لەگەڵ نەبی ئایا بۆ پیاوەکەش و بۆ ئافرەتەکەش دروستە ئەو جۆرە کارانە ئێمە ڕوونکردنەوەمان لەسەر ئەو بابەتانە داوە باسی ئەومان کردووە کە ئەگەر هەر ئافرەتێک مەحرەمی خۆی لەگەڵ بوو شوێنەکە گرنگ نییە کاتەکەش گرنگ نییە لە هەر کات و شوێنێک بی ئەتوانی سەفەری خۆی بکاو مادام بۆ وەستێکی شەرعی و بۆ کارێکی مەسلحەتی خۆیان دەڕۆن و باسی ئەومان کردو ئەگەر دوو ئافرەت بوون یان سێ ئافرەت بوون تەنها ئافرەتەکە بە تەنها نەبوو دەکرێت ئەو وانش لەگەر هەر کەسێک سوار بن کە ئەو کەسە سواری تەکسیەکە بن کە کەسەکە ببینین کەسێکی برایەکە و ئەمینە و جێگای تریس نییە. بەشێک لە ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان لە هەرێمی کوردستان دەڵێن یعنی ئەم فتوایە پێشەڵکردی مافی مرۆڤ پێکەوە ژیانە یەکسانیە تەنانەت ینی کێشە بۆ شۆفێرانش دروست دەکە لە کەدارکردنی کەسایەتی شۆفێرانیش خۆی ئەوان وای تێدەگەن بەس ئومێدەوارم دوای ئەمە ڕوونکردنەوەیە کە ئێوە و ڕاگەیاندنەکانیش هەندێکیان پێهێستاون ئومێدەوارین کاوانیش حوسن زەنیان هەبیتن و بۆ چوونەکەی خۆیان پێداچوونەوە بکەن ئێمە لێرەدا مەبەسمان پاراستنی ئافرەتە بە حکمەوەی ئافرەت لە ناو کۆمەڵگادا هەمومان خوشک و دایک و کچمان هەیە و هەندێک کەس هەیە خوانەکە بە نەفس نزمی تەماشای ئافرەت دەکا وەکو کاڵایەک سەیری دەکا ئێمە ئەمانەوێ ئافرەتانیش وشارکەینەوە و کۆمەلگای خۆشمان وشار بکەینەوە لە خلالی ئەو وەڵامی ئەو پرسیارە و وتیشم پرسیارەکە تەنها بۆ ئەو کەسەیە وەڵامەکە بۆ ئەو کەسەیە کە پرسیارەکەی لێ ئێمە کردووە و ئێمە ناشمان نوێشمان وتۆ ئافرەتان با شوفێری نەکەن لەبەرەوەی کە کارکردن لە ڕوانگەی ئیسلام دروستە حەڵاڵە ئینسان بە حەڵالی کاری خۆی بکە ئەگەر چی ئیسلام وا دەبینی کە ئەرچی ئافرەت لە ماڵەوە بی وەقەرنە فی بیوتیکونە ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینی نابێ ئەم کارەی ماڵەوەی بکاتە قوربانی کارێکی بەڵێ
بەڵام کە هیچ چار نەبوو هیچ چارێک نەبوو پێویست بوو ژیان وا فەرزی کرد لە بابی عموم البەلوا هەیە لە شەرع و لە فقهدا ئەکە شتێک کارێکەیە تۆ یعنی حەز ناکەی بیکەی بەڵام ناچاری دەیکەی پێویستە خۆتی لێ پارێزی هەتا دەکرێت بەڵام ناشکرێ خۆتی لێ پارێزی چارە نییە لەو حالەتەیەوە ئافرەتیش ئەمە نەمانوتە با ئیش نەکە مەمە لەو فتوایەدا هیچ پێشێلکاریەک بەرامبەر بە ئافرەتان بە خوشکان بە دایکان نابینین و نیەتیشمان نیقەت ئەو کارە بکەین و ئەم فتوایە تەنها ڕوونکردنەوەیەکە و وشەی حرامێکی تێدا نەهاتوو بە هیچ شێوەیەک کەلیمەی حرام بە هیچ شێوەیەک لەم فتوایەدا نابینی تەنها ڕوونکردنەوەیە بۆ ئەو کەسانەی کە پرسیاریان لێمە کرد و ئەمەش بە پێویستمانزانی وەڵامیان بدەینەوە. بەشێک لە شۆفێرانی تەکسی و بەشێکیش لە ئافرەتان نیگەرانن سەبارەت بە فتواکەی ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان بۆ بە باش نەزانینی لێخوڕینی ئۆتۆمبیل لەلایەن ئافرەتانەوە لێخوڕینی ئۆتۆمبیلی تاکسی هەروەها ئافرەتانەی کە شەوان تاکسی بەکاردێنن بۆ کاری پێویست. ئەنجومەنی باڵای فتووا ڕایەکی دیکەی هەیە دەڵێ ئێمە فتواکەمان لە دەرەنجامی پرسیاری موسڵمانێکەوە بووە فتواکەشمان بۆ ئەوە نییە کە ببێت بە بڕیار و ئیتر هیچ کەسێک نەتوانێت تەکسی بەکاربێنێت یاخود تاکسی لێ بخوڕێ. باشتر وایە تاوان کەم ببێتەوە باشتر وایە خەڵک هۆشیار بێ لەوەی کە هەر کاتێک پەنای بۆ تەکسی یان هەر بۆ کردارێکی تر بر پێویستە زیاتر هۆشیار بێ و وەڕەچاوی سەلامەتی خۆی بکات. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.